تێکڕای ئەو مەترسی و قەیرانە گەورانە سەرجەم وڵاتان و سەرکردەکانی جیهان لە نەتەوە یەکگرتوەکان کۆ دەکاتەوە. تیرۆر و داعش و قەیرانی گەورەی پەنابەران و کارەساتە گەورەکانی پاش ئەو مەرگ و ئاوارەبوون و هەژاری و داڕوخانە ئابووریانە سەرنجام هەمووان دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەتر و بەرفراوانەوە. هاوکات لە زۆربەی پایتەختەکانی جیهاندا لێکۆڵینەوە و شیکردنەوەی تیرۆر دەرەنجامە هەرە مەترسی دیارەکانی جێی گفتوگۆ و کۆبوونەوە شارستانی و ئەکادیمیەکانە. بروس ڕایدڵ بەڕێوەبەری پرۆژەی هەواڵگیری لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێی وایە ئاوردانەوە لە مێژووی تیرۆر لە قاعیدەوە تا ئەوڕۆکەی داعش ڕامان دەگرێت لە بەردەم دنیایەک پرسیار و تێڕامانی گەورەدا. ئێمە دەزانین ئاوارەکان چیان بەسەردێت. لە ساڵی 1994دا نزیکەی 500,000 ئاوارەی فەڵەستینی هەبوون و خرانە کەمپەکانەوە. نەوەکانی تیرۆر لەو کەمپەدا لەدایک بوون. لەو کەمپەدا نەوەکانی تیرۆر لەدایک دەبن. چۆن ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ ئەم هەڕەشانەدا مامەڵە دەکات بە چاودێریکردنی ڕەوشەکە و بردومانی هێزی ئاسمانی و یارمەتیدانی ئەو هێزانی کە سەرسەختانە دژی داعش لە جەنگدان. تینا کەیدانۆ باڵیۆز و ڕێخەری باڵا بۆ بنبڕکردنی تیرۆر لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بارودۆخەکە بە کارەساتاوی ناودێر دەکات. ئەوڕۆکە بارودۆخێکی جیهان زۆر جیاوازترە لەوەی کە لە پێشدا هەبووە، بەڵام کارەساتاویە. تێکڕای جێی ئاماژەیە کە من ناوی دەنێم داینەمۆی گۆڕانکاریەکان کە ڕوبەڕووی دەبینەوە. لایەنە پۆزیتیڤەکەی بارودۆخەکە ئەوەیە نێوەندگرایی تیرۆریزم کە ناوەندەکەی قاعیدە بوو کە خاوەنی ستراکچەرێکی نێوەندی هەبوو بە تەواوەتی نەماوە. لەلایەکی دیکەوە لەم چەند ساڵی دواییدا چەند حاڵەتێکی کتوپڕ و کارەساتبارمان بینی لە گەشەکردنی داعشدا. 11 سپتەمبەر خەمناکترین ڕۆژ لە مێژووی ئەمریکا و جیهاندا. دانیال بایمەن بەڕێوەبەری لێکۆڵینەوەکان لە نێوەندی ڕامیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دامەزراوەی بڕۆکینز پێی وایە 11 سپتەمبەر هەموو ئەمریکا و جیهانی سەرقاڵ کرد بەخۆیەوە. لە دوای 11 سپتەمبرەوە دۆخەکە لە یەک شەو ڕۆژدا گۆڕا چەندها تۆن پارە و هەزاران بگرە دەیان هەزار کەس لەڕێی ناوەندە حکومی و ناحکومیەکانەوە هەستیان بە بەرپرسیارەتی کرد سەبارەت بەو کێشە گەورەیە نەک تەنها لە ئەمریکا بەڵکو لە هەموو جیهاندا لە ئاژانسەکاندا دەستیان کرد بە کار لە بواری ترۆردا. هەرچەند تێڕوانینەکان جیاواز بن بەرامبەر ئەم جەنگە دژی تیرۆر و بنبڕکردنی، بەڵام هەمووان کۆکن لەسەرەوەی دەبێت داعش و ستەمکاریەکانی ڕابوەستێنرێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.